کاری ڕۆژنامەنووسی بۆ خزمەتی وەزیفی حساب بکرێت تا 10 ساڵ لە ساڵی 91 و پاش ڕاپەڕین خزمەتی 10 ساڵ مەسەن یەکێک لە 2000 دەستی بە ئیش کردووە ئەگەر بە وەزیفە کردووە ئەگەر لە 91 و ڕۆژنامەنووسبی ئەو 10 ساڵەمان بۆ حساب کردووە کتابمان داوەتی بۆ حساب کراوە بەدەیان ڕۆژنامەنووس فادان لەوە کردووە کە دامەزراون لە وەزیفە ئەوە دوو سێ دەربارەی ئازادی ڕۆژنامەنووسی ئێمە سێ پرۆژەمان تەقدیمی پەرلەمان کرد پرۆژەی ئەخیری کە لە پەیوەندی بە ڕێخستنی کاری ڕۆژنامەنووسی هەبوو ڕۆبەرت مینار کە سەرۆکی سکرتێری گشتی ڕۆژنامەنووسانی بێسنوور بوو لە فەڕەنساوە هات ئەو پرۆژەی مەی دیت گوتی حەزر دەکەم پێکەوە بچینەکە سەرۆکی پەرلەمان ئەو وەختە کاک عەدنان مفتی بوو چونە لای بە کاک عەدنانی گوت ئەو ڕۆبەرت مینار لە فەڕەنساوە هاتووە سەرۆکی ڕۆژنامەنووسانی بێسنوورە گوتی سەرۆکی پەرلەمان من لەگە ئەو پیاوە هاتووم کە نەقیبی ڕۆژنامەنووسانە ئەگەر بێت و ئەو یاسایە لە کوردستان تەطبیق بکرێ و ببتە قانون لای ئێوە هەنگاوێک پێش فەڕەنسا دەکەون بالفعل یاسایەکەمان کە دەرچوو بەڕان پەرلەمان تۆزێک خەریک نەمان تێکدەن بە حکمی وەی جارێ وڵاتەکەی مە نەگەیشتەوەی کە ئازادی تەواو بدێتە ڕۆژنامەنووسان کە هەندێک ڕۆژنامەنووسانی مە پێ نەگەیشتەوە خەریک بوون یاسایەکەیان بە نیوە سەقەتی دەرچووەند نامەکم بۆ کاک جەنابی کاک مەسعود نارد ئەو وەختە سەرۆکی هەرێم بوو دەرێم ڕجا دەکەم بە زووترین کات ئێمەی ئەنجومەنی سەندیکا ببینە خوا هەڵناگری پاش 4 ساعت جوابی داین دەرێ فەرموون چوونە لای کە چوونە لای گوتی خێرە زۆر متەحەمیسن گوتمان قوربان بۆ کارێک هاتووین کە پەیوەندی بە ئازادی ئەو ڕۆژنامەنووسی ئەو وڵاتەوە هاتیە تۆش وەکو دەرێ سەرۆکی ئەو وڵاتەی گوتی ئەشکال چییە گوتم ئەشکالەکەمان بریتێ لەوە بەڵام پەرلەمان لی گۆڕێوین دەمانەوێت جەنابەت ئیمزای لەسەر نەکەی کە ئیمزا لەسەر کرد ڕۆژنامەنووسان شەڕی تۆ دەکەن ڕجا دەکەم ئەو شەڕەمە کە شەڕی خۆبی کە شەڕی پەرلەمان با پەرلەمان ڕۆژنامەنووسان شەڕی پەرلەمانکە ئێمە دەرەقەتی پەرلەمان دی يعني لله گوتی باشە بالفعل ئیمزای نەکرد گەڕاندیەوە پەرلەمان ئەو دما بە اقتراحاتەکانی ئێمە جارێکی کە ڕازی بوو یاسایەکە دەرچوو وەک خۆی دەرچوو ئەمە ئەوە زۆر جار ڕۆژنامەنووس کێشەی هەبووە لە زاخۆیە ئەحمەد میرە گۆڤارێکی هەبوو لە سلێمانی بە ناوی مەشهورە گۆڤارەکەم لە فکر چۆن نەبوو تەلەفۆنی بۆ کردم گوتی ڕۆژنامەی گۆڤارەکەی ئێمەیان لە زاخۆی مەنع کردووە گوتم نوێنەرەکە بینێرە من خۆم دەچمە زاخۆ چۆن دەبیستوە لە کوردستان بکرێت یاسا هەیە چوومە زاخۆیە لەگە ئەو کوڕی چوومە ئاسایش گوتم شتێکی واتان کردوتان مطلقاً ئێمە شەوا ناکەین چینە ئەو مەکتەبە وتمان بزانین ئەو مەکتەبە کتێبخانەکە ڕاستە ئەو گۆڤارە کورە گۆڤارەکەم چۆن نەبێچوو چۆن ئەو گۆڤارە منعکرایە کابراوەتی کاکە منع نەکرایە گوتی بەلەدێ هاتیە من مەترێکم ڕەسیفەکە گرتووە گوتیان دەی بچێ ناو دوکانەکەت هەر ئەمە نیمە بۆ هەموو دوکانەکە هەموو سەر شۆستەکە سەر ڕەسیفەکە وا بووە جا بە کابرام گوتم زانە شتی درۆ خەلق مەکەن ئەمە ئەو ناڕاست ئەمە یەک دوو مەجموعە ڕۆژنامەنووسێک هاتن گوتیان ڕۆژنامەنووسێکمان گیراوە لە سجنی محەتە لەسەر کاری ڕۆژنامەنووسی وتم نابی لەسەر کاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووس بگیرێ ممکن نییە چون قانونە وڵات چوو تەماشام کرد هەژنۆ کەناڵی تەلەڤیزیۆنی ڕائوەستاینە بەردەی مەحکەمە خێرە وڵات دەیکەینە هەرامە ڕۆژنامەنووس گیرایەوە خلافی قانونە گوتم مەیکەنە هەرا بە براتان بچی بزانم چێ مەسەلە وڵات چووم حاکمێک لێبوو ناوەکەی ناڕێم چووم زۆر بەڕێزەوە منی ئیستیقبال نەکرد پێشوازی لێ نەگرتم ئێنێ گۆدا بنیشەوە لەو عمرە و لەوی گەورەترم و پاشی وتم کاکە من نهاتیم لێرە چام بۆ بکرێ من نەقیبی ڕۆژنامەنووسانی کوردستانم تۆ خلافی قانون شتێکت کردو هاتووم تاقیب بکەم ئەوە دە ڕۆژنامەنووس کەناڵی تەلەڤیزیۆن لە دەرەوە ڕاوەستاون چۆن ئەوە تۆ کردی وتی من ئەنی بەنەوەی گوتم بەڕێ تۆ وتی قانون شتوان نییە هەمش قانونەکەم پێ بوو طبعا مان کردو
وتم فەرمەوە قانون لە پەرلەمان دەرچووە وتی منەوە قانونم نەدیوە گوتم گوناحەت و قانون نەدیوە لە پەرلەمان دەرچووە مەفروضە حاکم ببینی حاکمی ئەو دۆسیی تۆ چۆن دەری نەمدیوە وڵا کە تەماشای کرد زانی يعني تقريبا طالب العلم خجالت بو يعني موضوع كمان بطلنيش منيش بكون دري زمان موضوع شو تو خلاف هذاك والله شو درو التلفون اشتوى كرت قلت باشا بري دم قلت ملو شو الناس مدري استعبرين ندي لو خوش من اسم سجني محطة دري دينم بيمبر داو شو مسجني محطة روزنامة من سكم دري ناكر من اوانم كردوها برام بار من كسيكا وشاني كردوها يعني كسيكا ديكا كسيكا دستزا خود بو دفاع على جوفارك هیچ ڕۆژنامە نووسێک تعزیە بۆ بی لە کەرکووک و لە سلێمانی و لە سۆران و لە خانەقین چمە تازەکەی و پارەشم بۆ بردوون بۆ خاوەنیەوەکە سەرەڕای ئەوانش هیچ ڕۆژنامە نووسێک تەڵەبی تەقدیم کردوی کە پێویستی بە پارە هەبووە لیستەکانی لاماوە خەڵک هەیە وەڵڵاه خەڵک هەیە $10,000 وەرگرتووە لە حکوومەت بەتایبەتی کاگنیچیوان بازاری زۆر یارمەتی داوام کردەکە پاشی دکتۆر بەرهەم خەڵکە بە $500 وەرگرتووە خەڵکە بۆ عیلاجی تورکیان بۆ کردەوە چین و هاتووی ناوەکانیان لای من پارێزداوە بەدەیان ڕۆژنامە نووسیوە کە یارمەتی دراوە یاخۆ دەستت خۆش